مشکۆ لە تاوچێ گۆرانی لە پاشمەرگمی تۆمار کرد. لە پاشمەرگم لەگەڵ گۆرانی بێژە بەناوبانگەکانی کورد گۆرانی وتووە هۆکاری مردنی چی بوو لە بەرچی کۆچی دوایی کرد. تەواوی زانیاریەکان لە کلیل میدیا. مشکۆی هەولێرێ ناوی ڕاستەقینەی نەزم محەممەدە، هونەرمەندی قۆریات و بەستەی ڕەسەن و مقاماتی کوردی بوو. کەم کەس هەیە لە کوردستان ناوبانگی ئەو هونەرمەندە میلی نەبیست بێ، بە تایبەتی مقامە بەناوبانگەکانی لە پاشمەرگم. مشکۆ ناوی تەواوی شەوکەت کوڕی سەعید کوڕی حاجی ئیبراهیم ئاغای دێریە. ساڵی 1970 لە گەڕەکی سەرای قەڵای هەولێر لەدایک بووە. لە ساڵی 1940دا لەژێر فشاری گرانی و قات و قوڕیدا ماڵیان لە هەولێر گواستوتەوە بۆ گوندی دێری کە گوندی باو و باپیرانی بووە. لە ساڵی 1970دا دەگەڕێنەوە هەولێر. لە ساڵی 1923 باوکی کۆچی دوایی دەکات و دواتر حاجی سابیری حەلافی خاڵی بژێوی خێزانەکەیان لە ئەستۆ دەگرێ بۆ یەکەمین جار لە ماڵی عەلی پاشای دۆغڕەمەچی. لە ساڵی 1931دا مەقامی بەیات دەخوێنێت. لەو ئاهەنگەدا کە بە بۆنەی بوون بە ئەندام پەرلەمانی ناوبراوە و سازکرا بوو لە سەردەستی مامۆستای مقامات و دەنگخۆش شاری هەولێر شەهاب فێری گۆرانی و مقامات بووە کە شەهاب قوتابخانەیەکی ڕەسەنی گۆرانی و مقاماتی عێراقی بوو. هەروەها لە کاوێز ئاغای فێری لاوەک بووە و لاوکی لێ جەوێ لەوەوە بیستووە. دواتر تۆماری کردووە. مشکۆ لە ساڵی 1939دا ژنی هێناوە، کچێکی بووە. لە ساڵی 1943دا بەرەو بەغدا دەڕواتن و ژن و کچەکەی لە هەولێری جێ دێڵێ. پاشان ژنەکەی تووشی نەخۆشی گرانە تا دەبێ. هەر بەهۆی ئەم نەخۆشیەوە گیان لەدەست دەدات. کاتێک مشکۆ لە بەغدا ئەم هەواڵە دەبیستێ بەپەلا دەگەڕێتەوە هەولێر و دەچێتە سەر گۆڕی و شەهرەکەی ئەختار. بەدەستکاریەوە بە مقامەوە دڵێ لەگەڵیشتا ئەلبەتە دەگریێ کە دەڵێ لە پاشمەرگم چفای دەبێ سەرقەبرم لە بۆ شووەنم. دیارە ئەمە چیرۆکی لەدایکبوونی مەقامی لە پاشمەرگمە. لە پاشمەرگم دواتر لە ساڵی 1940دا ژنی دوام دێنێتەوە و لەو ژنەش دوو کوڕ و کچێکی دەبێت. شایانی گوتنە کوڕەکەی لە خۆشەویستی وەفایی بۆ باوکیان تۆمارگەیەکیان لە هەولێر بە ناوی تۆمارگەی مشکۆ داناوە. مشکۆ هاوڕێیەتی و دۆستایەتی هونەری لەگەڵ گەلێک لە هونەرمەندانی گەورەی کووردا هەبووە. لەوانە کاوێز ئاغا، هەویز ئاغا، محەممەد حارف جزیری، حەسەن جەزراوی، تایر تۆفیق، ڕەسوول گێردی و هەیدەر بەقال و هێدیکە. لە ساڵی 1950دا لە دانیشتنێکی ئاهەنگسازیدا لە ماڵی لەتیف چەخماقچی لە قەڵای هەولێر لەگەڵ محەممەد حارف جزراویدا پێکەوە بە دووقۆڵی گۆرانیان دەڵێن. هەروەها لە ساڵی 1956دا لەسەر داوەتی شێخ لەتیف کوڕی شێخ مەحموودی حەفیددا دێتە سلێمانی. لەوێ لەگەڵ گۆرانی بێژی دەنگخۆش ڕەشۆڵ عەبدوڵڵا لە ئاهەنگێکی پڕ لە جۆش و ساز دەکەن. لە پاییزی ساڵی 1957دا دوای لافاوە گەورەکەی سلێمانی دێت. سلێمانی بەشداری لەو ئاهەنگەدا دەکات کە سازرا بوو بۆ کۆکردنەوەی یارمەتی بۆ زەرمەندانی ئەو کارە ساتە لە دوای شۆڕشی چاردەی تەمووز بە مەبەستی ناسینی مقامبێژی و ناساندنی گۆرانی و مقامەتی کوردی لەگەڵ لەتیف چەخماقچی و چەند هاوڵێکی دیکەیان سەردانی شاری مووسڵ دەکەن. لەوێ بە هاوکاری تیپی مۆسیقای غانم یەحیا کە هونەرمەندێکی ئەرمەنی و پسپۆر بوو لە ئامێری کەمانچەدا کاسێتێک بۆ مشکۆ
تۆمار دەکەن. هەروەها لە دوای ڕێککەوتی 11 ئاداری 1970دا لەگەڵ هونەرمەندان تایر تۆفیق و هەیدەر بەقال و یونس محمود و جەمیلە و فایق بازرگان و محەممەد ئەحمەد ئەربیلی و فواد ئەحمەد و محەممەد جەزا و چەند ئاهەنگێکی هاوبەش تۆمار دەکەن. مشکۆ لە ماوەی ئەو تەمەنەیدا با بڵێن لە گەنجی و بەرەو سەرەتا تا ئەو کاتەی نەخۆش کەوت. نەخۆشیەکی چیتر مەودای نەدا قورگی بۆ گۆرانی وتن بەکاربێنێ. ئەویش لە سەرەتای ساڵی 1970دا بوو کە نەخۆش کەوت. ئەو ماوەیەی کە دەگاتە زیاتر لە تەمەنی 6 ساڵ لە تەمەنی هەروەها بە مەقام و قۆریات و بەستە و گۆرانی خۆی خەریک کردووە. خزمەتی هونەری کوردی کردووە. مشکۆ دوای 81 ساڵ تەمەنی وە لە 18 پێنجی 1989دا دڵە گەورەکەی لە لێدان کەوت. وە کۆچی دوایی ئەم هونەرمەندە بۆ شایەکی گەورە کەوتە نێو قۆریات و هونەری کوردیەوە. فەرموو ئێوە و مەراسیمی بە خاک سپاردنەکەی. مەراسمی ناشتنی هونەرمەندی گەورەی هەولێر مشکۆ لە بەرواری 22 پێنجی 1989 ڕێوسمەکە بە ئامادەبوانی هەواداران و هونەرمەندان و کەسایەتەکانی شاری هەولێر لە گەڕەکی عەرەبانەوە بەرەو جادەی باتە و جادەی شێخی چۆلی و بەرەو قەبرستانی ئیمام محەممەد بەرامبەر نارەی چۆلی بوو. بۆیە بەم شێوازەیە ڕێوسمەکەی هونەرمەند مشکۆ بەڕێوە چوو لە شاری هەولێر و تاوەکو ئێستا گۆرانیەکانی هونەرمەند مشکۆ لە بیرەوەری خەڵکدا ماونەتەوە، بە تایبەتی گۆرانی لە پاش مەرگم. زۆر سوپاس بۆ سیرکردنی تەواوی ڤیدیۆیەکەمان. وە پێتان خۆشە ئەم جارە ڤیدیۆ لەسەر چ کەسایەتێکی تری بەناوبانگی کوردستان دروست بکەین بۆمان ناوەکەی لە کۆمنت بنووسە و گەر ڤیدیۆیەکەشت بەدڵ بوو لایک بۆ ڤیدیۆکەمان بکەن بۆ ئەوەی بابەتی زیاترتان پێشکەش بکەین و لایک و شێر و سەبسکرایبی چەناڵەکەمان لەبیر نەکەن و زەنگۆڵەکەش دابگرن بۆ ئەوەی تۆ یەکەمین کەسبی کە بابەتەکانمان ببینن. هەموو کات لەگەڵتانین لە کلیل میدیا.